دوای زیاتر لە 40 ڕۆژ دەرگای خوێندنگەکانی کردوتەوە بەڵام تاقیکردنەوەکاری وزاری تەنها بۆ 2 ڕۆژ درێژکراوەتەوە ئەمەش لە کاتێکدا کە بەشێکی زۆری قوتابیان و خوێندکاران مەنهەجیان زۆر ماوە کە ئەمە پێویستی بە کاتێکی کێ بەڕاستی ئەمە پێویستمان بەوەیە کە 2 ڕۆژ لە کاتی وزاری درێژ بکرێتەوە هەوا هەروەها داواکاری کەشمان هەوەیە کە گەڕانەوەی ئارەزومەندانی کوردی و عەرەبی کە بە مافێکی ڕەوای خۆمان ێزانین گرنگترین و سەرەکیترین داواکاریەکانی ئێمە ئەوەیە کە کاتی تاقیکردنەوەکانی وزاریمان بۆ درێژ بکرێتەوە یانیش کەمکردنەوە مەنهەجمان بۆ کەم بکرێتەوە 33 ڕۆژ مەکتەب خۆ نەبووتەوە بەڵام 10 ڕۆژ دەیانە بۆ 10 ڕۆژەی قەرەبوومان بۆ بکەنەوە ئێمە ناتوانین بەو 10 ڕۆژە ئەوە بکەین هیچ شتێ بگەین لە مامۆستاکارمان خوێندکارانی پۆلی دوانزە بەڕاستی بە مافی ڕای خۆمان دەزانین ئەم ساڵش کوردی و عەرەبیمان بۆ ئارزومەندانە بکرێتەوە بەهۆی چەندین هۆکارەوە ئێمە ئەم ساڵ لە کوردستانمان لەژێر بارودۆخی زۆر ناخۆش و ناهەمواردا بوو شەڕی ڕۆژئاوامان هەبوو لایەکی دیکە شەڕ ئێران و ئیسرائیل وای کرد کە چەندین ڕۆژ بوو ماوەیەکی زۆر ئێمە لە خوێندندا ببڕین بەڕاستی دەروونمان زۆر ناجێگیرە بوو خوێندکارانی پۆلی دوانزە حەقی خۆیانە زۆر لە ساڵان خوێندکارانی ساڵانی پێشوو شایستەترن کە کوردی و عەرەبیمان بۆ تەرک بکرێت و یان بە ئارزومەندانە بێت و هەروەها کاتی وزاریشمان بۆ دوا بخرێ ئەو حەق و مافی ڕای خۆمانە